تاورێکەمی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لە پێکەنین دەکەین، باز لە وزەی ئەرێنی دەکەین چۆن بتوانین لە ڕێگەی پێکەنینەوە ئێمە وزە و ئینێرجی بۆ ژیانی خۆمان و لە هەمان کاتدا کە کاریگەر و پشتمان هەبێت بەسەر دەوروبەریشدا بەدەست بهێنین. ئێمە بۆ گفتوگوی زیاتر و هەروەها وردەکاری ئەم بابەتە میوانداری کاک عەدنان نووریمان کردووە، ڕاهێنەری گەشت پێجانی مرۆیی کە پشەیەکی ڕاستەخۆ لە هەڵەبجە لەگەڵمانە. سڵاو لێبێ کاک عەدنان، سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەی بەیانی باش کوردستاندا. ئەمەوێت دەستپێکی پرسیارەکەم سەبارەت بە گرنگی پێکەنین بێت بۆ جەستەی مرۆڤ، بۆ ژیانی مرۆڤ. وەکو دەوترێت کە کاتێک پێدەکەنیت 9 ماسوولکە لە ڕوخسارتا دەجوڵێت، بەڵام بە تووڕەبوون پێچەوانەیە کە زیاتر لە 30 ماسوولکەیە، کەواتە سەرنج و تێبینی خۆت سەبارەت بە گرنگی پێکەنین و پێکەنین بخەرە ڕوو. خۆشەوە بەرنامەکە مێدم وایە ئینشاڵڵا بتوانین لێرە گفتوگۆی یا قسەیەکی ورد و کراوە لەسەر بابەتە بکەین. ئەلبەتە کراوەیی و زەردەخەنە و پێکەنین و هیوابەخشی و هیوا گەورەیی یەکێکە لە ئاکارە گەورەکانی کەسانی سەرکەوتوو و کەسانی بەهێز. ئەگەر بگەڕێنەوە بۆ بوار ئاینەکە، یەکێ لە زانان ئەفەرمێ پێغەمبەران عەلەیهیمو سەلام بە هەمیشەی کراوە و زەردەخەنە بوون و وشەی جوانە دەبێن هاتووەتە دەرەوە پێیان وا بووە کەوا گەورەی ئینسان، بەهێزی ئینسان لە وایەکەوا زەردەخەنەی بەردێوە بێت و پاشان کرانەوەی هەبێت. وی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەتەبەسم فی وەجهی ئەخیکە سەدەقە. زەردەخەنەکردن بەرامبەر بە ڕووی براکەت، بەرامبەر بە هاوڕێکەت، بەرامبەر بۆ کەسێک لەگەڵتایە سەدەقەیەکت بۆ ئەنووسرێ، کەواتە لایەنێکی عیبادەتیشی تایە و پاشە لایەن ئەرێنەکەیشی تایە کە ئاماژەیەکە بۆ ناخی ئینسان کە فیعلەن لە ناخەوە ئینسان بەهێزە. ئینسان ئەگەر لە ناخەوە بەهێز بوو، لە ناخەوە سەرکەوتوو بوو، ئەوە ڕنگدانەی بۆ دەرەوی خۆشی هەیە. بۆیە فعلا کرانەوەی دەمچاو و زەردەخەنە و پێکەنین هیوا بە ئینسانەکانە بەخشێت. بێگومان کاک عەدنان، ئێمە باز لە پێکەنین دەکەین هەم بۆ خودی تاکەکە خۆی لە هەمان کاتیشدا بۆ دەوروبەری، بەڵام بۆ کاریگەری لەسەر دەوروبەر دوایی یەینە سەری. بەڵام لە ئێستادا ئەمێ بزانم تا چەند پێکەنین یاخود ئەو وزە ئەرێنیە کە تۆ لە ژیانی خۆتا ئەنجامی دەدەیت کاریگەری لەسەر ژیانی خۆتەیە. بۆمنە تۆ تووشی کێشەیەکە بی، تووشی گیر و گرفتێک دەبی، بەڵام گەربێت و پاش کێشە و گیر و گرفتەکەدا پێ بکەنی ئایا ئەمە کاریگەری لەسەر ژیانی تۆدا دەبێت؟ خۆی پێکەنین ئەبێ سەرچاوەیەکی هەبێ بۆ ئەوەی کەوا کاریگەری دروستکە. ئەگەر سەرچاوەیەکی نەبێ، ئەوە هیچ مانایەکی نییە. بۆ نمونە ئینسان بەبێ هۆ پێ بکەنێ، بەبێ ئەوەی کەوا هیچ سەرچاوەیەکی لە ناخی خۆیان لە یان ئەو کاریگەریانکە لە سێ دروستەکەن هەبێت، ئەوە پێم وانە زۆر بەهێزێ. بەڵام گرنگ ئەوەی ئینسان بە هیواوە بژی، بە هەمیشەی ئەو کارانەی کە هێتە بەردەمی قەناعەتی وا بێت، خێرێک لە بەردەمی. ئەگەر بۆ نمونە لە ڕواڵەتە باش نەبێ، وا بیرکاتەوە کە فیعلەن ئەم ڕواڵ باشبوونە ڕەنگە خێریی تا بێ لە دواترا. بۆیە زۆر جار نمونەی جێڕاوەتەوە لە ڕابردووانە کاتی خۆی کە پاشایەک کەسێکی لەگەڵا بووە، هەر شتێکی وستۆتی خێریی تایە، ڕۆژە دەستی خۆیە بڕێت ئەقرتێنێ ئەو کە لەگەڵایەتی فعلەناڵێ جەنای پاشا ئەمە شەر خێریی تایە. ئەوش لە ناخی کاتە سژنەوە دوای کاتێکە بە ڕێگایەکە ڕاشە و خەڵکی ڕاوکردنە بێت، کۆمەڵێک چێتە ئەیگرن کاتێک کە سەری پەنجەیەک کەسەی گیانە کەسێکی پەنجەی قرتاوە بەڕایەک ناڵێکاکەم بە کەڵکی منە لەبەرەوەی ئێمە کەسێکم بە قوربانی ساڵان نابێت ساغ و سەلیم بێت. ئەو کاتە بۆی دەرەکەی ئەو قسەی ئەو وەزیرێکە لەگەڵ هاتوو بۆی هەشتە خێریی تایە ڕاز دەچوو. فعلەن ئینسان ئەوێ بۆ هیوا بژی، هەر شتێک کاتە بەردەمی لابد ئەبێ خێریی تیا بێ. ئینسان بەبێ هیوان نەژی، ئینسان بۆ هیوا بژی کە بە هەمیشەی باشەکانیێتەوە ڕێی خۆی و خراپەکانیش کە لە ڕواڵەتە ئێمەواسی دەکەین خراپە وانێ بۆ شێوازە. بۆیە ئینسان قەناعەت بەخۆی دروستکە لەسەر ئەو بیرڕایە بێ بە هەمیشەی کە فیعلەن ئینسانی سەرکەوتووە و بە کراوەیە و دڵنیاش بێ لەسەرەوەیکەوە هەرچی دێتە بەردەمی لابد بێ خێریی تایە. بەڵام مەرج نییە هەموو ئەو شتانێکەوە ئێمە لە ڕواڵەت و بە ظاهیر ئەیبینین لە حقیقەت شاهروا بێت دواتر بە پێچوانە ڕەنگە زۆر جار بێتە مای خێر بۆ ئینسانەکە. بەڵێ، باست لە هیوا و ئامانج کرد. بێگومان هەر تاکێک کە ژیانکردن ئەنجامدات، هیوا و ئامانجیشەیە. گەر هیوا و ئامانجیشە بێت، ئەوە بربەست و ئاستەنگژێتە بەردەمی. چۆن بتوانێت ئەو وزە ئەرێنیە بگەڕێنێتەوە لە کاتێکدا تووشی کێشەیەکە بێ یاخود تووشی ئاستەنگ و بربەستێکە بێت، ئەبینێت دوورە لە ئامانجەکە یاخود دوورە لە هیواکەی. چۆن بتوانێت وزەی ئەرێنی بۆ خۆی، بۆ بیرکردنەوەی، بۆ هزری، بۆ ناخی، بۆ سایکۆلۆژیای خۆیدا بگەڕێنێتەوە. البته جستەی ئینسان ئەکەوێتە ژە کاریکردنەوەی بیرکردنەوەکانی. چۆن بیرکردەوە جستش دووە مامەڵە لەگەڵاکە. بۆ وێنە ئێستا لە بەردەی منە ئەگەر هێڵێک نیمەترم بۆ دیاریکەم بڵێ بۆ نیمەتریان ڕاکە،
ئاساییە بەڵام ئەگەر ئەم نیمەترە بەرز کرایەوە دیوارێکی یەکمەتری بوو هەر پانەکە هەمان ئاراستە بوو تۆ ڕابکەیت حەزەرەکە بە دروستە بێ ئەگەر کردە بە مەترێک خۆ هەمان بارسایی پانایی خوارەوەی کە یەکەم جار ڕادکە بەسەریا بەس بۆ کە کاتێککە بەرزەوێتەوە ڕاناکە بەسەریا ئەو کە دەژە کاریگەری بیکردنەوە ترسێک وا لە تۆەکە کە نتوانین لەسەر تۆ ڕابکەیت لە خوا بتوان ڕاکەی بۆیە ئەم ترسێەوە ئاکات هیواکانی تۆ کوژە ئەم ترسێوالەکە تۆکات تۆ بەهێز نەبی ئەو کە ترسێوال تۆ دەکات تۆ نتوانی فعلەن سەرکەوتوبی بۆیە ئینسان بەو هیوا بژی کەوا سەرکەوتو ئەبێن نەک کە دەژە کاریگەری ترس و کە دەژە کاریگەری بیرکردنەوەکانی چونکە ئێمە ڕفتاری ئێمە جوڵەی ئێمە جەستەی ئێمە وابەسەی بیرکردنەوەکانمانە بۆ وێنە ئەگەر ئێمە لەگەڵ کۆمەڵە کەسێکە لە شوێنێک داوەتێ بکرین خواردنێکمان بۆ ئامادە بکرێت دانیشتن لە کاتی ناخواردنەکە کە لێ بیتەوە یەکێ بێتە ژوور بڵێ خۆزگە خواردنتان نەخواردایە ئەو خەڵکە چی لێ هات نیوێ ئێڵنجەیانەوەی بێتاقەتە بێت بۆ لەبەروی ئەو قسەی کە کردی ڕاستە قسەی تەبێ بەڵام کاریگەری بەسەر دەرونی ئەمە دروستەکە و کاریگەری بەسەر جستان دروستەکە ڕێی خەڵکێکە هەبێت تووشی ئێڵنجدان وشتانە بێت بۆیە ئەم بیرکردنەوەیە وا لە تۆ کە کەسێکی بەهێزبی ئەم بیکردنەوە تۆ کەسی سەرکەوتوبی بیکردنەوەکە ئەگەر ئەرێنی بوو بە پێ چوانش ئەگەر نەرێنی بوو دیسانە تۆ ڕوخێنە بۆیە باشترین شت ئەوەیە بۆ پەروەردەکاران بۆ مامۆستایان بۆ ڕاهێنەران بۆ کەسانی کە ئەنوێ فعلەن لە ژیانە سەرکەوتوو بن بە دوای وشە ئەرێنەکان بگەڕن بە دوای مەفهومە ئەرێنەکان بگەڕێن و خۆیان بە دوور بگن لە وشەی نەرێنی حتا بەرامبەر بە خوێندکار مامۆستا ئەبێ بە هەمیشەیی وشەی ئەرێنی بەکاربێنێت نابێت خۆی نزیکاتۆ لە وشانێکەوە ئەبنە هۆکار ڕوخاندنی ئینسان. باشە باست لە وشەی ئەرێنی کرد باست لە دەستەواژە و ئەو جۆرە باکارهێنانی دەستەواژە و وشانە کرد کە ئەرێنین دەکرێت تاکێک هەمیشە بە ئەرێنی لە ژیانی خۆی دابیر بکاتەوە شتێک کات بڵێ باشە ئەمە چۆن هاتەوە باوە بڕوات با تێپەڕێت دڵنیام لە داهاتوودا باشتر دەبێت شتی باشتر دێت ئەمە وای لێ دەکەم تاکەدا هەوڵبات یاخود ئەو وزە ئەرێنی بەردەوام لە ژیانی خۆی داهەبێت لە بیرکردنەوەی داهەبێت بەرەو ئامانجی بەرێ بەرەو هیوای بەرێت. البته پیغمبری خدا فرمی علیه السلام که سریعان فرمود تفاءلوا بالخير تجدوه انسان دائم بگشبین به بخیر یعنی بیرکردنەوەیەک بۆ خۆت دروست کە بۆ خۆت دابنێ کە تۆ گەشبینی بە هەموو شتانەکەیتە بەردەمی خۆت نەکەوینە ژێر کاریگەری ڕەشبینیەکانەوە چونکە ئێمە بەجددی ئەمە کۆمەلگایەکین ئەم کۆمەلگای ئێمە بەعام لە هەموو ڕۆکانەوە ڕاهاتوین بە دوای وشە نەرێنەکانە بگەڕێن بە دوای هەتا ڕووداوە نەرێنەکانە ئێستا کە گەر بۆ وێنە من بە ڕێگایەکە بڕۆم تۆ بە ڕێگایەکە بڕۆی کاتێک کە مەسافەکە دوور بێت گەشتنە ماڵەوە چیمان لە خەیاڵە چی ئەجێڕینەوە وەڵی حەدیسێکمان بینیمان مناڵێک ئاوای کە بینیمان فلانش شەڕێک ئاوە ڕوویە ئەوانە ئەجێڕینەوە ناین وشە جوانەکان بینەوە دیمەنێکی سروشی جوان بجێڕینەوە ناین حاڵتێکی ئاسایی بجێڕینەوە ناین بڵین وەڵای شتێکی جوانمان بینی بەڕاستی مەنزەرێکم بینی ئەمڕۆ لەو پارکای ئاوا جوان بوو حتا ئەمە ڕەنگداتۆ لە بواری هونەرە سەری فلیمەکانی ئێمە کە سەری تەمسیلی شانەکانی ئێمەکە بە هەمیشە و کەسێک کە ئەمانە خۆشمانە لە فلیمەکانە لە نەریتی کۆمەلگای ئەمە وایە ئەبێ ئەو کەسە بکوژێ ئەو کەسە لە ناوچێ ئەو کەس لە تیابچێت کەسە تووشی معاناتی زۆر بێ ئەو کەسە بوردۆ دەبەرە ڕوخاندنی ببرێت ئەمە کەلتور و عادەتی ئێمە بەڕاستی پێویستان بەو ڕاستکردنەوەیەک هەیە کە هەنگاو لەسەر ئەوە هەڵ بگرین چۆن بیرکردنەوەکانمان بەرەو باشتر بەرین هەنگاو لەسەر هەڵبگرین چۆن بیرکردنەوەکان بکەین بە بیرکردنەوەی ئەرێنی چۆن ڕووداوە جوانەکان بجێڕینەوە چۆن سروشتە جوانەکە بجێڕینەوە ئێمە کە ئەچین بۆ سەیرانێک ئەچین بۆ گەشتێک ئەچین بۆ گوزارێک کە دێنەوە لە بری ئەوەی کەوا ئیسراحەتکەین زۆزا هیلاکین بۆچی هیلاکین لەبەر ئەوەی ئێمە وەکڵێ ڕەفتاری ناشن ئەبینین ئەو ڕەفتارە هەڵ ئەگرین مەزڵێکی خراپمان بینیەوە ئەوە ئەجێڕینەوە وامان لێ دێت بە هەمیشەی لە دوای گەشتەکانیشەوە کە دێنەوە مادوو هیلاک و شەکەتین بەڵێ ئێمە بێکمان هەر دەستەواژەیە یاخود وشەیەک لە ژیاندا بەکاری دێنین گەربێت و پۆلێم کرێت ئەوە دەزانین کە بنەمای هەیە یاخود فاکتەری هەیە ئەمەش لەو تۆرەیە بۆی پێکەنینمان هەڵبژاردە بزانین بنەماکانی پێکەنین چێ دەکرێت تاکێک بڵێت من بۆی ئەرێنی بم لە ژیانی خۆمدا پێویستە هەموو کاتێک لە هەموو شوێنێک دەواتە بەپێی کات و زەمەن دیاریکراو نەبێت پێ بکەنێت بەردەوام پێ بکەنێت بۆیە خودی خۆ یاخود دەوروبەر هەست بکات کە ئەم بەتەواتی کەسێکی پێکەنی ناویە لەو ڕۆیەوە کە یعنی ئەرێنیە دایمە گەشتبینا ناڕوێت ئەڕوانێتە ژیان ئایا ئەمە گونجاوە؟ ئەبێ وتمان سەرچاوەیەکە بێ بۆ هەموو شتێک ئینسان کە بیرکردنەوەکەی بیرکردنەوەی ئەرێنی بوو ئیترە کاتە بە هەمیشە ڕووشی کراوەیە ئەگەر ئینسان بیرکردنەوەیکی ئیجابی هەبوو کە ئەگا بە هەر کەسێک زەردەخەنەیەکی بۆکە یەکێ لە ئەسحابە فەرمێت هیچ کاتێ نەگەشتم بە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئیلا لەگەڵ ما زەردەخەنەیەکی کردووە وەرە ئەم بیرکردن ئەمە بگۆڕین ئەم بیرکردنەوەمە بگۆڕین کاتێک کە هاوڕێکمانە بینین
کاتێککە دۆستێکمان ئەبینی کاتێککە کەسێک ئەبینین با بەکرانەوە مەرحەبایش بکەین با بەکرانەوە هەنگاوی لەگەڵ هەڵگرین با بە زەردەخەنەوە بین ئەمە واقعی حیاتە وامان پێ ئەڵێ ماناوە مەفهومی ژیان ئەوەیە کەوا ئینسان کراوە بێ لەگەڵ یەکتریان ماناوە مەفهومی ژیان ئەوەیە کە ئینسان هەمیشە زەردەخەنی لەسەر لێ بێ با دەمساوی کراوە بێ با وەکۆڵشتە شاراوەکانی حیاتی خۆت نەبنە بار بەسەر جەستەوە با ئێمە جەسام بخێنە ژێر کاریگەری بیکردنەوەی ئەرێنی پاشانیش پێکەنین زەردەخەنە کرانەوە ئەمانە بەشێکن لەو جوانانەی کەوا خوای گەورە بەخشیدی بە مرۆڤ بەشێکن لەو جوانانەی کەوا ئینسانی پێجی ئاکرێتەوە لە هەموو مەخلۆقانەکانی تر سەریکە زەردەخەنە کرانەوەی پێکەنین ئەمانە خوای گەورە زیاتر بەس بە ئینسانی بەخشیوە لە هەموو مرۆڤەکانی ترا لە هەموو بوونەوەرەکان و دروستکراوەکانی ترا بۆیە مادەم خوای گەورە شتێکی جوان و چاک و باشی پێبەخشیوین گوناحە بەکارێنین گوناحە خۆمان لێ بە دوور بگرین ئێمە گوناحە نەکەین بە بەشێک لە حیاتی خۆمان ئێمە پێویستە بە هەمیشەیی جەستەمان بخێنە ژێر کاریگەرنەوەی بیکردنەوەیشی ئەرێنی بۆ ئەوەی بەڕوومانە دیار بێ بۆ ئەوەی بەڕواڵەتمانە دیار بێ ئەرێنی تەنها وشەیەک نییە بەڵکو زەردەخەنەیەکە زۆرجار چاکە بریتینە لە بەخشینی پارە هەموو کاتێک هەندێک جار زەردەخەنەیەکە هەندێک جار قسەیەکی جوانە هەندێک جار پێکەینە بەڕووی براکەتە بەڕووی هاوڕێکەتە بەڕووی دۆستەکەتە بەڕووی دراوسێکەتە بەڕووی هەموو کەسانێکە لەگەڵ تاژین ئێمە بۆچی کراوە نەبین لەگەڵ یەکترا بۆچی داخراوە بین چێش لە داخراوی وەرەگرین چێشێک لە گریان و ئەزیێتانی دڵی خەڵکو و چێژێک لە ناڕەحەتکردنی بەرامبەر وەرەگرین با ئێمە هەمومان بەیەکەوە بیر لە شادی بکەینەوە بیر لە بەختەوەری بکەینەوە بیر لە ئاسوودەیی بکەینەوە بیر لە ئارامی بکەینەوە با ئەم بکەینە جەوهەری حیاتە لە خۆماناوە بۆ ئەوەی وردە ڕنگ باتەوە لەگەڵ دەوروبەرمان ئەگەر لە ناوە ئینسان ڕووخا بێ پێکەنی هیچ ڕۆڵێکی بۆی نییە بۆیە پێویستەکات بەجددی ئێمە خۆمان وا ڕایبین کەسێکی بەهێزین کەسێکی سەرکەوتوین کەسێکی کراوین زەردەخەنە لەسەر لێمان بە هەمیشەی کرانەوەیەکمان هەبێت متەفائیل بین بە حیات گەشتبین بین بۆ ئەوەی ئەمەش ڕنگ باتەوە لەگەڵ دەوروبەرمانە ئێمە بە هەمیشەی ئەبێ شتی جوان وەرگرین وەشتی جوانیش بەخشنەوە بە بەرامبەرمان بەڵێ لە قسەکاندا ئەمەژت بە ڕنگدانەوە کرد لەگەڵ دەوروبەردا لێرەدا من پارچە ڤیددیۆیەکم بینی سەبارەت بە پێکەنین لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە کەسێک لە نێو پاسدایە بێگومان کەسەکانی ئەوانی سەرنشینن لە نێو پاسەکەدا نیان ناسێت بەڵام ئەم دەست دەکات بە پێکەنین گەر بڵین ئەوە تاقیکردنەوەیەکی کۆمەڵایەتیش بۆ بێت هەمویان بە دواییدا بێ ئەوەی لە هۆکارەکەی بزانن بۆی لە سەر چاوی پێکەنینەوە کە بزان ئەوانیش دووبارە دەست دەکەم بە پێکەنین کاتە دەکرێت تا چەند گرینگە لێرەدا مەرجنی ئەوانەی لە دەوروبەر تا بن ناسراوی تۆبن بتوانن پێکەنینیان بۆ بگوازیتەوە بێ ئەوەی ئەوان لە بنەڕەت و لە بنەچەی سەرچاوی هۆکارەکە بزانن مەبەست من لە پێکەنینەکەیە. فعلا ئێساوە من ڤیدیۆکە جەناب بینیوتە دیارە پێکەنیشی کردو بۆ ئەوەی هاوڕەکانیشی دڵخۆش بن بە هەمیشەی ئینسان بە دوای ئەو شتانە بگەڕێکە بەرامبەری دڵخۆشەکان مەرج نییە پێکەنینێک بتوێ خۆ دروستیگەی وەرە بە تەبیعی کە چوویتە ناو پاسێکەوە بە تایبەتی ئەوانە کە لەگەڵا دانیشی بە زەردەخەنەوە مەرحەبایشیکە ئەگەر پێویستی کرد ئەگەر بۆ نمونە حاجی کرد بە هەمیشەی ئینسان ئەو زەردەخەنەی لەسەر لێو بێ بەرامبەر بە دۆستەکانی بەرامبەر بە هاوڕەکانی بەرامبەر بەوەی کە دەیناسێ پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەلام سلام لە خەڵکی بکەن ئەوەی ئەیناسی ئەوشی نایناسی ئەی کرا سەلامکردنەکە چیتیایە خۆشەویستێکت پێدا بۆ بەرامبەرەکەت یەکێ لە پیاوچەکانە فەرمێ ڕێگەم نەداوە هیچ کەسێک هیچ کاتێک هاوڕێکەم دەست پێشخەری بکات لەوەی کە سەلامی لێ بکەم من هەوڵمداوە بە هەمیشەیی سەلام لە هاوڕەکانم بکەم بەکرانەوە بە بەشاشی بە زەردەخەنەوە بۆیە ئەمە مەوهامان لێ ئەکات دروستماکات بەهێزماکات فعلەن ئەبێ بەو شێوازە بین لە هەر کوێ بووین زەردەخەنە لەسەر لێمان بێ کرانەوەیەکمان هەبێت و دڵخۆش کەربین بۆ بەرامبەر نەکبینە مایە ئەزیێت نەکبینە بایی وێرانکردن پێکەنین و زەردەخەنە و ئەمانە بەشێکن لەو جوانانەی کە وەکوتمان خوای گەورە بەخشودی بە ئینسان ئینسان ئەبێ بە ئەوە ڕنگ باتەوە تایە ئینسان وەکوتمان کاریگەری ژێر بیرکردنەوەکانێتی بیرکردنەوەکانمان چۆن بوو ڕەفتارێکمان بۆ شێوازە بێت ئێمە پێویستمان بە ئاسوودەیی هەیە بە خۆراک پێدانی هەیە لە هیچ جەستەمان هی ڕۆحمان هی عەقڵمان ئەمانش بەچی ئەوکرێن ئەمانش ئەگەر کەسێکی گەشتبین بین گەشتێکی هیوابەخش بین کەسێکی زەردەخەناوی بین دەمسا کراوە بین ئەمانەمان بەردەستە بێتوانین ڕێنی پێ بین لە حەدیثمان بەڵام بە پێچەوانەوە ئەگەر ئینسانێکی ڕەشبین بین ئەم ڕەشبینە کاریگەی لە ناخمان دروست دەکات کرانەمان بە دروست نابێت لەگەڵ بەرامبەرە بە هەمیشەی بە ڕەشبین و ئەڕوانی خەڵک بە هەمیشەی بە داخراوی ئەڕوانی خەڵک
ئەمەش وابەستەی هەندێک جار و گوتمان بیرکردنەوەیە هەندێک جار خوێندنەوەیشە بەلەگەڵ ڕێزمە ئێمە زۆر جار لە کاتی خوێندەوانە لەگەڵی خوێندنەوەیە ئەگەر شتی باش بخوێنینەوە هیوام بە دروستە ئەگەر شتی خراپ بخوێنەوە هیوامانە ڕوخێ من بخۆم بۆ خۆم ساڵێکیان دەستمدا کتێبی خوێندنەوە هەندێک کتێبێکی مخابراتی بخوێندەوە کەوتمە گومان لەو خەمەوە خەڵکێکی لە دۆر بەرمایە لە خۆمەوە ئەمە بەخوا ئەمە دەمچای ئاوا دەرەژەوی دەمچای ئاوا دوای بێر بڕیارەمە ئەو زۆر کتێبانەوە زەوێن لەبەرەوەی هیوام بە دروست ناکە ئەم ڕوخێنێ بەگومانم بە دروست دەکات بۆیە ئینسان حتا لە خوێندنەوە ئەتوانێت خۆی بەهێزکە ژیانی کەسێک بەهێزەکان کەسێتی سەرکەوتووەکان بۆچی ئەوان سەرکەوتوو بن بۆچی ئەوان دڵخۆش بوون بۆچی ئەوان ئاسوودە بوون بۆچی ئەوان ئارام بوون ژیان ئێمانە بخوێنرێتەوە ژیان ئێمانە بکرێتە پێشنجێک بکرێتە قودوەیەک بۆ ئەوی هەنگای لە ساڵگرین نەک بپێچێتە خوێندنەوەش گوتمان کاریگەری لەسەر کەسێتی مرۆڤ دروستەکە بۆی کابرە و ڕەشبینی بێت بەڵێ وەکو دەوترێت جوانترین شت کە سروشتی بێت لە ژیانی تاکدا ئەویش پێکەنینە گەر بێت و کەسێک لە ژیانی خۆیدا نەرێنی بێت چۆن بتوانێت ئەو وزە ئەرێنەی لە جێستی خۆیدا لە بیرکردنەوەی خۆیدا بەرجەستەی بکات و پەیدای بکات یاخود ئەوەی کە بەردەوام بیرکردنەوەی نەرێنیە چۆن بتوانین نەرێنی لێرەدا بگۆڕین بۆ ئەرێنی ئەلبەتە گۆڕینی ڕەفتار بەشێکە لە گرنگی ئینسان چۆن بتوانین ئێمە ئەو شتانێک کە هەمانە بیگۆڕین بۆ نمونە ئایا داخراوی یان ڕەشبینی بۆ ماوەیە یان مکتەسەب بۆ وەرما گرتووە ئەتوانم بڵێم ئەگەر کۆمەڵێک شتێک لە ئینسانە بۆ ماوەی بێ کۆمەڵی شتێکی وەرگیراوە ئێمە با بین ئەوەی کە وەرگیراوە خۆمان دەستکاریکەین ئەوەشی بۆ ماوەیە کار لەسەر گۆڕانکاری بکەین ئایا ئەتوانین گۆڕانکاری بەسەر خۆمانە بین ئەگەر بۆ نمونەیەکی بڵێ وەڵاهی من بۆ ماوەیە ماڵەوەمان هەروایە براکانم هەروان شتان هەروان باوکو دایکم داخراون ئایا ئەمە 100% کاریگەری بەسەر دروستەکە یان ئەتوانم گۆڕانکاری بەسرا بێنم بەڵێ ئەگەر توانای گۆڕانکاریمان نەبێ ئەی ئیشی پێغەمبەران چی بۆکە هاتوون بەناو کۆمەڵگاکان بۆیە بە قەناعەتەوە ئەڵێم ئەوانەی کە مکتەسەبن ئێمە ئەتوانین بیگۆڕین بیرکردنەوەکانمان مکتەسەبن جوڵەکانمان مکتەسەبن گەڕان بەشتی جوانە مکتەسەبن واتە ئەمانە مەتوانین دەستیان خین ئەوەشی ئەگەر بۆم بەشێک لە بۆماوەی لە کەسێکە هەبێ بۆ جۆرەکانی داخراو وەکو وتمان بە سێ چوار شتوان بگۆڕنی لەوانە بیرکردنەوەی ئەرێنیە من کە شتێتە بەردەمم بار ڕۆخێرەکەی سیرکەم شتێکێتە بەردەمم با بە ڕەشبینەوەی لێ نەڕوانم ئەم بیرکردنەوە دوو خوێندنەوەی ئەو کتێبانەی کە هیوا بۆ ئینسان دروستەکەن خوێندنەوەی کتێبانەی کە ژیاننامەی کەسێتەکان خوێندنەوەی ئەو بابەتانەی کەوا ئینسان لە لایەنی ڕۆحیەوە بەهێز دەکەن خوێندنەوەی ئەو کتێبانەی کەوا کتێبی ئاسمانی بەتایبەت قورئانی پیرۆز هیوا بۆ ئینسان دەکان دروست دەکاتەوە و پاشان تێکەڵیکردنیش بەجددی بەشێک لە حیاتی ئینسان وابەستی ئەو تێکەڵیکردنێتی ئەگەر ئێمە تێکەڵیکردنێکی باشمان هەبێت لە بۆ کۆمەڵە خەڵکێکی کراوە ئەوە ئێمەش دیسان و ڕەفتار و خوی ئەوە وەرەگرین ئەگەر بە پێچوانەوە لەگەڵ کۆمەڵە کەسێکە ڕەفتار بکەین و تێکەڵی بکەین کەوا کەسانی داخرا و ڕەشبین ئێمەش بەشێکەمی لە گواسێمە بۆیە بیرکردنەوە خوێندنەوە ڕەفتارکردن و هاوڕێتیکردنمان ئەگەر بەڕووی ئەرێنیا بوو ئەو ئابین بە کەسێکی ئەرێنی ئەگەر بە پێچوانەوە نەرێنیش بوو ئەو ئابین بە کەسێکی نەرێنی نەزر دەخەنە بەڕوومانە هەیە نەکرانەوە بەڕوومانە هەیە نەئەبین ئەو کەسێتیە بەهێزی کە بتوانین گۆڕانکاری لە کۆمەڵگای دروستکەین بەڵێ کەم تا زۆر بێگومان گوێبیستی ئەو بووین کە بۆ زیادکردنی وزەی ئەرێنی پێویستە سەردانی سروشت بکەیت یاخود بە پێ ڕۆیشتن یان ئەوەی کە زۆر گرنگە یاریکردن لەگەڵ منداڵدا ئەمانە دروستە ئەبنە فاکتەرە یاخود بنەمایک بۆی ئەم کەسە وزەی ئەرێنی لە جەستەیدا یاخود لە بیرکردنەوەیدا بەرەبەرە زیاد بێت بتوانێت بگاتە ئەو وزەی کە ئەم پێویستی پێێتی لە ژیانی خۆیدا. ئیمامی شافعی قسێک شعرێکە دێتە پاڵ ئەو کە هی ئەوە ئەفەرمێت ثلاثة يذهبن عن قلب الحزن الماء والخضراء والوجه الحسن ئەفەرمێت سێ شت دڵگرانی ئینسان لە ئابن کرانەوەی بۆ ئینسان دروستەکەن یەکەم ئاو دووهەم سەوزایی سروشت سێهەم ڕووی جوان ئەگەر ئێمە لە دەوروبەرمانە لە ژوورگەی خۆمانە بە هەمیشەی ئەو سێ شتەمان کرد ئەوە ئەتوانین وزەی ئەرێنی بۆ خۆمان دروستکەین و نەرێنەکان لابین گەڕان بە سروشتا و سەرکردنی مەنازری طەبیعی و جوانەکان کرانەوەی بۆ ئینسان دروستەکەن دیمەنی ئاو خوڕی ئاو ڕۆشتنی ئاو جوانی بۆ ئینسان دروستەکەن و بەختەوەری بۆ ئینسان دروستکەن و غەم لەسەر ئینسان دڵ ئینسان لابن کەسی باش و هاوڕێی باش و هاوڕێی کراوە
فعلا ئینسان کرانەی بۆ دروستەکەن بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت فعلا ئەرێنی بین بمانەوێت کراوە بین بمانەوێت ئێنێرجی وەرگرین وزەی باش وەرگرین با دیمەنی سروشت لامان جوان بێ و خزمەتی بکەین حتا ئەگەر توانای چونە دەرۆمان نەبێ خۆ لە ماڵەوە توانین دوسێ گوڵ بڕوێنین ڕۆژانە خزمەتیکەی ڕۆژانە قسەی خۆشی بۆ بکەی خۆ توانین ڕۆژانەی حەدیقەی ماڵی خۆت خزمەتی بکەی هەنگاوی لەسەر لەگەڵا هەڵگری بۆیە دیمەنی سروشت چ لە سەوزایی بێ یان لە ئاو ڕۆشتنی ئاو یان لە ڕواڵەتی جوان و کەسێتی باش ئەمسیان بکەین بە بەشێک لە حادی خۆمان ئەوە ئێمە ئێنەرژیکی باش وەرەگرین و غەم و هەمەکانمان لاچێ و کەسێکی کراوە و بەش دەرەچین. بەڵێ لە هەبوونی هەر کێشەوگیر و گرفتێکدا یاخود بربەستێکدا باز لە ئەنجامدانی گفتوگۆ دەکرێت ئایا لێرەدا گفتوگۆکردن و تووبێش چۆن خۆی دەبینێتەوە دەکرێت تاکێک بوونە بە تەواوەتی داڕوخاو بێ بە تەواوەتی نەرێنی بێت پێکەنینی لەسەر ڕوخساری دانەما بێت لە ڕێگەی گفتوگۆوە لە مودەی چەند کاتژمێرێکدا بتوانێت پێکەنین یاخود ئەو وزە ئەرێنی بۆ بگەڕێنێتەوە بە شێوەیەکی ڕاستەخۆ کەواتە لێرەدا گفتوگۆ خۆی چۆن دەبینێتەوە. ئەلبەتە بۆ لابردنی پەستانی دەرونی بۆ لابردنی غەم و هەم بۆ لابردنی دڵگرانی ئینسان لە ناخی خۆیان پێویستە ڕێگاکانی بدۆزینەوە ئەو ڕێگانەی کەواوامان لێ ئەەکەن کە غەم لەسەر زارمان لە دڵمانە نەمێنێ وا ڕنگ نەداتەوە لە ڕواڵەتمانە کۆمەڵە شتێکە یەکێ لەوانە هەڵڕشتنی ئەو غەمەی کە دڵتا لای دۆستێکی خۆت لای کەسێکی خۆت بەڵام ئەوەندەش بزانە هەموو کەسێک بۆ دۆستە مەزانە خەمەکانی خۆتی لاڵگوری هەندێک کەسێ بۆ چێژوەرگتن حەز لە ناسینی خەمەکانی تۆکە بۆیە کەسێک بدۆزیتەوە ناخی دڵی خۆتی لە هەڕژی ئەو کەڵێ غەمەکانی خۆتی بۆ باسکەی ناخی دڵی خۆت بۆی بکەیتەوە فعلەن ئەوە زۆر باشە خاڵێکی تر ئەوکو زانانی ئەڵمانی باسی لێوەکەن ئەڵێن حەورێگا هەیە بۆ لابردنی غەمێکی لەوانە گەڕانەوە بە وێنە کۆنەکانە بە هاوڕێکۆنەکانە بە دراسەکردنی زەمانەکانی ڕابردوو ئەمانە پەستانی دەرونی سەر ئینسان لە ئابن بۆیە هاوڕێی باش غەمت لێلا بە هاوڕێی چاک ناخت توانین لەگەڵا بکەیتەوە بۆیە فعلەن هاوڕێ لە کاتی خۆیان واست خواکراوە وتوانە فڵانکەس چۆنە کە ئێکی بە هاوڕێ دوای تۆ ژوابی یان وتراوە پرسیار دەباری فڵان کەس مەکە هاوڕەکەی بناسە میشە ناسیت بۆیە فعلەن هاوڕێکی باش کەسێکی نزیک کە بتانی دڵی خۆتی بۆ بکەیتەوە بەڵام ئەو کەسە هیوابەخش بێت و کەسێکی کراوە بێت و کەسێکی فعلەن ئەو جۆرە کەسانە بێکەوە بتوانێت هیوا بۆ دروستکاتەوە و کەسێکی بەهێز بێت نەڕووخاو بێ ئەوانە زۆر زەرورن ئینسان بە حیاتی خۆیان لە حیاتی خۆیان هاوڕێتیان بکات غەمی دڵی خۆی بکاتەوە لەگەڵیانە بۆ ئەوەی هیچ نەبێ ئەگەر خۆی لە ناخی خۆی بۆ هەوڵەکانی خۆی نەیتوانی ئینێرجی وزەوەرگرێ لە ڕێگەی هاوڕێیەکەوە وەریگرێ ئەوەی کە وتمان لە پێشتراوتمان سێشت غەمی ئینسان لە ئابن یەکەم ئاو دووهەم سەوزایی سێم هاوڕێ باش ئەوەیە کە تۆ بتوانانی دڵی لەگەڵا بکەیتەوە بە غەمی خۆتەوە ئەو هەنگاو هەڵگرێت پێی وا بێ غەمی تۆ غەمی ئەوە بێت شادەکەت لەگەڵا بەشکا پێکەوە شادی دەرببڕن نەکەندێ هاوڕێ تەنها بۆ چێژ و کاتی تۆ بکات هاوڕێ خۆی بە حەقیقەت هاوڕێ بێ بۆ مانایی کە بتوانێ غەمەکە لەگەڵا بەشکا شادیشت بۆ دروستکات. بەڵێ زۆر سپاس بۆ کاک عەدنان نووری ڕاهێنەری گەشەپێجانی مرۆیی سپاس بۆ بەشداری لە بەرنامەی بەیانی باش کوردستان کە بشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوویت. هەنا سپاس بۆ تۆ بۆ کاک عەدنانیش گفتوگۆیەکی پڕ لە ئەرێنی جان کە پڕ لە وزەی ئەرێنی.